وڵاتی نەرویج داخوازی حکوومەتی ئاکەپە ڕەت دەکاتەوە لە دژی کەناڵە کوردەکان. لە کۆنسەی ئەوروپا کۆنفرانسێک بە ناوی ئازادی چاپەمەنی و میدیا لە تورکیا بەسترا. تێیدا هەریەک لە بەڕێوەبەری مەدنوچە تیڤی فەردا چەتین، ڕۆژنامەوان هەڤاڵ ئەسڵان و پێشکەشوانی کەناڵی ئیمەجە تیڤی عایشە گول دۆغان لە کۆنفرانسەکەدا بەشدار بوون. لە کۆنفرانسەکەدا فەردا چەتین ڕایگەیاند کە وڵاتی نەرویج فەرمانی دەوڵەتی تورکی ڕەت کردوێتەوە کە بێدەنگ بێت لە بەرامبەر ڕاگررتنی پەخشی تەلەڤیزیۆنە کوردیەکان لەلایەن کۆمپانیای یوتێلساتی فەڕەنسیەوە. چەتین ڕاشی گەیاند کە ئاشکرا بووە ئەنقەرە لە ئاسیا ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوین لەگەڵ یوتێلسات کار دەکات و دەوڵەتی تورک کۆمپانیای یوتێلسات لە دژی کورد بەکاردێنێت. بەوەش یوتێلسات تەنها فەرمانی ئەنقەرەی جێبەجێ نەکردووە، بەڵکو خۆی ئاڵاندە کاروباری سیاسی ئەنقەرەشەوە. بەڕێوبەری مەدنوچە تیڤی داواشی لە ڕایگشتی و کۆمەڵە و دەستگا ئەوروپیەکان کرد کە نەبنە هاوکاری کۆمپانیای یوتێلسات. پێشکەشکاری کەناڵی ئیمەجە تیڤی عایشە دۆغان سەبارەت بە پێواژووی داخستنی کەناڵەکەیان و ڕەوشی چاپەمەنی ڕۆژنامەوانان لە تورکیا زانیاریدا. پاشان بەڕێوبەری مەدنوچە فەردا چەتین، ڕۆژنامەوان هەڤاڵ ئاسڵان و پێشکەشوانی کەناڵی ئیمەجە تیڤی عایشە گول دۆغان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پەرلەمانتارانی کۆنسەی ئەوروپا پێدرۆ ئاگرۆمانت کۆبوونەوە و داخستنی تەلەڤیزیۆنە کوردیەکان و فشار لەسەر چاپەمەنی ئازاد تاو توێکران.